بەپێی هەڵسەنگاندنێکی ئینستیتوتی پێی بۆ پەروەردە و گەشەپێدان فراکسیۆنی کۆمەڵ و ئەندامەکانی لە ڕیزبەندی یەکەمی هەڵسەنگاندنەکەدان کە ڕۆڵی بەرچاویان هەبووە لە پێشکەشکردنی پرۆژە یاسا و پێدانی بیرۆکە و قسەکردن لەسەر کەموکوڕیەکانی حکوومەت و هەروەها کێشەکانی خەڵک و پرساندن بۆ وەزیری سامانە سروشتیەکان لە نێوانیشاندا عومەر عەبدوڵڵا لە ڕیزبەندی یەکەمدایە. من ئەوەی کردومە بارکی سەرشانی مێزانم قانونیان ئەخلاقیان ئیمانیان و بەڵێنمان بەخوای خۆمان داوە کە ڕازگۆ بین لەگەڵ خەڵکی کوردستان و بە هەموو وەسیلە پەرلەمانیەکان بەکاربێنین لە نوێنەرایەتیکردنی خەڵک و لە ئەرکەکانمان کەم تەرخەم نەبین بە دڵنیاییەوە لەو قۆناغەش ماوە ئەوەشی کە ماوە لەوە زیاترەکەین کە کردومانە. بە خۆشحاڵیەوە فراکسیۆنی کۆمەڵ سەرڕایەوەی ژمارەمان کەمە تەنها 7 ئەندامین بەڵام ڕۆڵی گەورەمان هەیە. دوو ڕێگری هەیە، یەکەمیان حکوومەتێکی ملکەج نییە بۆ پرۆسەی پەرلەمان و کاری پەرلەمانتاری و تایبەت کارەکانی چاودێری پەرلەمان. ڕێگری دووەم دەستەی سەرۆکایەتیە کە چێتە ژێرباری خواستی حکوومەت و لایەنەکانی دەسەڵات بە جۆرێک ئەو یادداشت و نووسرا و بە دوواداچوونانەی پەرلەمانتارێکە لەم پەر بێ لە بەردەمیە. لە ماوەی ڕابردووشدا پەرلەمانتارەکانی کۆمەڵ لەسەر ئاشکراکردنی گەندەڵی و بەدەداچوونە چڕەکانیان لەسەر داهاتی وڵات ڕوبەڕووی گرفت کراونەتەوە. نمونەی سۆران عومەر کە بە بەکارهێنانی دەسەڵاتی زۆرینە متمانیان لێسەندەوە. پەرلەمانتارەکانی کۆمەڵ دەڵێن لە هەر پۆست و پلەیەکدا بن ئەو متمانەیە نادۆڕێنن کە لە خەڵکەوە بە ئامانەت وەریان گرتووە. دوای پەخستنی پەرلەمانیش لە کاتێکدا زۆرینەی دەستەی سەرۆکایەتی لای پارتیە و فراکسیۆنەکەی پارتی هیچ هەوڵێکیان نەدا بە مەبەستی قسەکردنی جددی لەسەر ئامادەکاریەکانی هەڵبژاردن و تاتوێکردنی نووسراوەکەی سەرۆکی هەرێم. لە کاتێکدا پەیڕەوی ناوخۆ ئەو مافەی داوە کە بەرنامەی کار بە زۆرینە دادەندرێ و لەلایەکی تریشەوە پێشینەی یاسایی هەیە پەرلەمان لە ئەنجامدانی کۆبوونەوە بەبێ ڕەزامەندی سەرۆکی پەرلەمان لەسەر بەرگەیەکی بەرنامەی کار ئەنجامی بدات کە لە پێشوودا پەرلەمانی کوردستان بەم شێوەیە کاری کرد. بۆ نمونە بۆ وەرگرتنەوەی پارێزبەندی لە پەرلەمانتار سۆران عومەر. هەر بۆیە ئێمە پێمان وایە هەم نووسراوەکەی سەرۆکی هەرێم و هەم پەخستنی پەرلەمانی کوردستان بە هەماهەنگی و ڕێککەوتنی یەکێتی و پارتی لە هەردوو سەرۆکایەتی کراوە، واتە لە سەرۆکایەتی هەرێم و لە سەرۆکایەتی پەرلەماندا. پەرلەمانتارەکانی کۆمەڵی دادگەری دەڵێن ئەوان بۆ خزمەتی خەڵک چوونەتە پەرلەمان و کاری پەرلەمانی بریتێ لە دڵسۆزی و قسەکردن لەسەر کێشەکانی خەڵک و پێشکەشکردنی پرۆژە یاسا و پرساندن بۆ وەزیرەکان لە کاتی کەم تەرخەمیان. ئەوەش ئەوە دەگەێنێت لە پەرلەمان بوون بە قەبارە و زۆری و بۆری نییە، بەڵکو بە کردارە. ڕامیار عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.